بەهۆی هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و خۆپاراستن لە گەرما تاقەت پڕوکێنەکەی شاری هەولێر بەشێک لە هاوڵاتیان و دانیشتوانی شارەکە بە شەوان ڕوو لە بازاڕ و شوێنە گشتیەکان دەکەن و بەمەش خۆیان لە زیانەکانی گەرمی ڕۆژانی هاوین دەپارێزن و بازاڕێکی ئاسوودەتر دەکەن. ئەو گەرمایش ینی زۆر تاسیری سەر ئینسانی کردیە باوەڕ کە ینی سەستەمێشکم وەچەوەی غڕگەلی لێوە دێتن لێە لەگە مداران هاتیمە لێوکان بڕدانشم ئەوڕۆ کە مجالێکمان وەرگرت هاتین یعنی لە گەرمان یعنی ڕاستیت پێ برێم لە ماڵێ مردم هەندێکم دانان جۆش خڕبێن ئەوەیە مەسەلەکە گەرمایی زۆر ئەوەیە تاسی لە مێشی بەشە دەکاتن بەعام بەڵێ کاریگەری هەیە ئەوە من خۆم خەڵکیێرە نیم سەردانی ئێرە دەکەم بەڵام بە ڕۆژدا هیچ ینی زۆر پێویست نەبێت ئایا کڕی بێ یا فرۆشتن ئامادەنی بیتە دەرەوە یا بۆ بازار بۆ نمونە ئێستا چەندە وڵاتێکی وەکو قەتار کە شۆوەکەی زۆر لێرە گەورەتر و ئاڵۆسترە مەترسیدارتریشە بەڵام ئەو بەپی کەش و هەواکە شارەکەی دروست کردووە. گەنجانیش بەهۆی ئەو گەرمایەوە ناچارن ڕۆژانە لە ماڵەکانیان بمێنەوە و شەوانە چەند کات و ساتێکی خۆش لەگەڵ هاوڕێیانیان لا بازاڕەکانی ئیسکان و ناوباغی شار و چایخانەی مۆچکۆی ژێرقەڵای هەولێر بەسەر ببەن. لێرە جەوەکە زۆر گەرما ینی بە ڕۆژ ناتانی بچێ دەرە بەخوا ینی ئیلاگەر دەبەک ئاو لەکمبی ئەو جەتانی پیاسە چی بکەی ئەگەر نا بەخوای پێت ناکرێت بە ڕۆژ بچێ دەرێ بە شەوان خۆمان لەگە برادەرەکانم لەگەی کوڕی پلکەکانم دەچینە دەرێ لە خۆمان پیاسە چی دەکەینە چایخانەی دانیشین چایەکی دەخۆینەوە ئەرێوەڵە بە ڕۆژ پێت ناکرێت بەخوای زۆر گەرمە بە ئێواران دەتانی بڕێ جەوەکە فێنکە خۆشە تان لەگە برادەرم چی پیاسی بکەی بەس بە ڕۆژ وەڵە زۆر زەحمەتە بەخوای پێت ناکرێت بە شەری ئێرە پێیان ناکرێت ینی خوا خۆتیاندا حتما تاثیری هەیە تەمان لەبەرەوەی گەرمە کابرا بەڕۆژ ئەو توانایانە لەبەر حکمی گەرمایە بێتە دەرێ و شەوان دێتن یعنی لە باتی ئەوەی بەڕۆژ بێتن و شەوان دێتن پێداویستەکەی خۆی پڕ دەکاتەوە ئەگەر محتاجە بێتن یان جەوەکی دەگۆڕێت حتما ئەگەر زۆر زەروری نەبێتن کابرا نایەتە دەرێ ئارێ وەڵڵە زۆر زەروری نەبێتن کابرا نایەتە دەرێ بڕێک لە ڕات دەبە دەرە الحەمدولله زۆر شکر یعنی ئەوە عایدی خۆیە. هاوین هەولێر بەوە ناسراوە کە زۆر گەرم و تاقەت پڕوکێنە بە تایبەت لە چلەی هاوین کە دەکەوێتە مانگی حەوت و تا ناوەڕاستی مانگی هەشت بەردەوام دەبێت و بەرزترین پلەکانی گەرمای تێدا تۆمار دەکرێت بە جۆرێک بەرزترین پلەی گەرمای هاوینی هەولێر هەندێک جار دەگاتە نزیکەی 50 پلەی سیلیزی. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.